إن الله خبير بما تعملون. مامۆستا بورهان محەممەد ئەمین بانخوازی دیاری کورد و خاوەنی تەفسیری ئاسان ماوەیەکە دۆخی تەندروستی تێک چووە و لە ئێستادا لە نەخۆشخانە لەژێر چاودێری پزیشکیدایە. والدي 1948 سلێمانی لەدایک بووە لە ئابلاغ. الحەمدوللا ژیانێکی پڕ خێر و بەرەکەتی هەبووە، سپاس بخوا. ئیتر بەڵام خوای گەورەش ئینسان تاقیە کاتەوە. ئیتر باوکیشم ڕۆژی تەندروستی لە ماوەیە خێرا نەخۆشی تریشی گرتە بوو، بەڵام الحەمدوللا لەوە خوای گەورە ڕزگاری کرد، شفایە. ئەم زەڵدەیە لە پڕ ئێوارەیەکیان لە شوێنێ بن خەرار بوو تار باوە قسە بکا بۆ خەڵکە. ئیتر خەدەری خوا ئەم زەڵدەی بۆ هات. مامۆستا بورهان تەواوی تەمەنی بە خزمەت بە ئاینی پیرۆزی ئیسلام و قورئانی پیرۆز و کاری بانخوازی بەسەر بردووە. ناوبراو لە ساڵی 1948 لە گەڕەکی ڕزگاری شاری سلێمانی لەدایک بووە. یەکێکە لە دامەزرێنەرانی یەکگرتووی ئیسلامی و زیاتر لە 7 بەرهەمی چاپکراویشی هەیە، لە نێوانیشیاندا تەفسیری ئاسان و تەفسیری ڕۆشن. طبعا جنابی باوکم مامۆستا بورهان خاوەنی تەفسیری ئاسان و چەندین کتێبی ترە و لە مەسیرەی داوای ئیسلامی و خزمەتی ئاینی پیرۆزی ئیسلامە دەستێکی باڵای هەبووە و دایمە لە خەمی میلەتەکەیە بووە. هەمیشە توانیوێتی بۆ میلەتەکەی بژی و توانیوێتی ئەم تەفسیرە خاتە سەر زمانی کوردی بۆ ئەوەی بزانێت کە میلەتەکەی تێبگا لە دینەکەی و لە ژینەکەی ژیانێکی ئارام و سەربەرزانە بەرێتە سەر. بۆیە هەمیشە لە ژیانی خۆیان خولای ئەوەی هەبووە چۆن بتوانێت ڕێنمەی خەڵکە، ئامۆژگاری خەڵکە، ژیانی خەڵک ڕووناک بکاتەوە. هەمیشە لە پەروەردەی گەنجانەوە بە تایبەتی زۆر خەمی گەنجی بۆ، چونکە بەردی بناغەی میلەتەکەمان گەنجە. هەمیشە توانیوێتی لە دانیشتن و لە ئامۆژگاریکردن و لەوەی کەوا بێوێ ئەم گەنجە سەرگەردان نەبێ، وای لێنێ تووشی لادان و خراپە بێدایمە خەمی بوو و نەسیحەتی کردووە و ئامۆژگاری کردووە و خزمەتی بەلایانی فکری و وشیاری و عەقڵی و ژیری کردووە. یەکێکی دیکە لە بەرهەمەکانی مامۆستا بورهان وەرگێڕانی تەفسیری قورئانی سەید قوتبە کە لە 7 بەرگ پێک هاتووە و ڕادوێی سونەت کاری دەنگی بۆ کردووە. ڕامیار عوسمان، کەناڵی پەیام، سلێمانی. خوداوە ڕەوشتێکی بەرز و پیرۆزەکە خودای گەورە نیگای کردو بۆ پێغەمبەرەکەی صلی الله علیه